ئەمریکا سوورە لەسەر هەڵوێستی خۆی تا ڕێکەوتنێکی بەرفراوان لەگەڵ ئێراندا بکرێت لەسەر جموجۆڵە ناوچیەکانی تاران. واشنگتن لەو بڕوایەدایە بەبێ ئەو ڕێکەوتنە دەرفەتەکان بۆ ئێران کراوە دەبن بۆ هەر ڕەفتارێکی تاران دەیەوێت بیکات. ئێران و ئێمەش گەڕاوینەتەوە بۆ سەرمێزی دانوستاندن چونکە بەڕێبەرایەتی پێشوو لە ڕێکەوتنە ناوکیەکە کشایەوە ئەوە تا بەرنامە ناوکیەکەی ئێران لە پێشکەوتندایە. ئێران ڕاستەوخۆ هێرش دەکاتە سەر هاوبەشەکانمان لە کەندا و ئەوانەی سەر بە ئێرانن دەستیان کردووەتەوە بە هێرشکردن بۆ سەر سەربازەکانمان لە عێراق. هەر بەهۆی ئەو کشانەوەیەش ئەمریکا لەسەر شانۆی جیهان کەوتووەتە پەراوێزەوە. جا ئەوەی ئێمە کاری لەسەر دەکەین دروستکردنەوەی پەیوەندیەکانمانە لەگەڵ وڵاتاندا و هێنانیانە بۆ سەر مێزی دانوستاندن تا بزانین چی بەسەر ئەو بەرنامە ناوکیەدا دێ. دانوستاندن بەردەوامە بێگومان و دەشخوازین چارەسەری دیپلۆماسی بەرەو پێش بڕوات. وتوێژەکان چوونەتە قۆناغێکی هەستیارەوە و هێشتاش ئاسوویەک بۆ ڕێککەوتن ناتۆتە ئاراوە، بەڵام بە پێچەوانەی ڕووسیاییەکانەوە ئەوروپاییەکان بە ئاگاهیەوە گەشببینن بەرامبەر ئەگەری هاتنە ئارای ڕێککەوتن. ژینگەی وتوێژەکان بە بەراورد لەگەڵ پێش کریسمەستا باشترە. پێش کریسمس گەشتبین نەبوون، بەڵام ئێستا شیانی گەیشتن بە ڕێککەوتن هەیە و ئەو شیانەش خراتر دەبێت. وەک وەزیری فەڕەنسا بۆ کاروباری یەکێتی ئەوروپا و دەرەوە دەڵێت ئەگەر ئێران ببێتە خاوەنی چەکی ناوچی ئەوە وەگەوەیە هیچ نەکرابێت لە کاتێکدا ئامانجەکە ئەوەیە ئێران نبێتە خاوەنی چەکی ناوچی. سەبارەت بە بەرنامەی ناوچی ئێران من هەڵوێستێکی گەشتبینانەترم هەیە. بەرەو پێشسوون و خواستێکی ڕاستەقینەش هەیە لای ئێران و ئەمریکاش. نیگەرانی دیاریکراو هەنوو پێویستە لە پرۆسە گشتەکەدا تاوتوێ بکرێن. هەرچۆنێک بێ ئەم جۆرە گەشتبینیانە هیچ نیگەرانیەکی دۆست و هاوپەیمانەکانی ئەمریکا ناڕەوێنێتەوە لە ناوچەکەدا، هەرچەندە ئێران هەوڵی باشترکردنی پەیوەندیەکانیشی دەدا لەگەڵ ژمارەیەک لە وڵاتانی ناوچەکە. سەبارەت بە وتوێژە ناوچەکانی ڤێنا ئێمە بەبێ هیچ گومانێک نیگەرانین. بۆ من گرنگە بەبێ هیچ دوودڵیەک و ڕاشکاوانە بڵێم ئیسرائیل لایەنێکی ئەو ڕێکەوتنە نییە. ئیسرائیل وابەستەی هیچ شتێکی ئەو ڕێکەوتنە نابێت ئەگەر مۆر کرا. ئیسرائیل ئازاتەیەکی بێچەند و چوون و بێسنووری هەیە بۆ هەر کارێکی بیکات جا لە هەر جێک و لە هەر کاتێکدا بێت. هاوکاتی نیگەرانیەکان و ڕەوشی خراپی ئابووری ناوخۆی ئێرانیش بەڵام پێناچێت تاران بخوازێ لەگەڵ پرەنسیپە نێونەتەوەییەکاندا بێ بۆ ڕێکەوتنە ناوچیەکە. باید به مذاکراتی ئێمە سەودایەکی متمانە پێکرا و جێگیرمان دەوێت. ئەگەر لایەنی شەبن ڕێکەوتنێکی متمانە پێکرا و جێگیر لە بەرژەوەندی ئەواندا نیە، ئەوە پێویستە بزانن کە کۆماری ئیسلامی شتێکی لەو بابەتەی ناوێت و بە دواوەیدا نییە. پێدەچێت بەشێکی گرفتەکان لەم توێژە ناوچیانەدا خواستی ناوچی ئێران و سیاسەتەکانی ئێران بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تاران ڕۆڵێکی شەڕانگێزی دەجێڕێت لە ناوچەکەدا و گوێڕای ئاگاهیدانەکانیش، بەڵام هەر بەردەوامە لەسەر ڕەفتارەکانی و کردە لەشکریەکان و تێکدانی سەقامگیری و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمانەش ئەو جۆرە کارانن لەگەڵ پرەنسیپە بنچینەیەکانی ڕێوشوێنی سەقامگیری ناوچەکە و جیهانیشدا ناگونجێن.